بە براوەی $50 کارتی مۆبایل تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی $50 کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. ئایا ڕۆژانە تۆ چەندێک خەریکی ئینتەرنێت دەبی؟ بێگومان لە وەڵامدانەوەی ئەم پرسیارەدا لەوانەیە بڵێ زۆربەی کاتەکانی ڕۆژەکەت بە خەریکبوونی ئینتەرنێتەوە بەسەر دەبیت. ئەمە ژمانەی ئەوە دەگەیەنێت کە تۆ ئاڵوودەی ئینتەرنێت بوویتە. ئایا تا ئێستا لە خۆتت پرسیوە ئەگەر ئینتەرنێت نەمێنێت چی ڕوودەدات بەسەر ژیانماندا؟ هەوڵ دەدەم لەم ڤیدیۆیەدا وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. لەگەڵمان بن. لە ساڵی 1995 کەمتر لە 100% جیهان ئینتەرنێتیان بەکاردەهێنا. ئەوانش تەنها ئەو کەسانە بوون کە لە وڵاتانی ڕۆژئاوا دەژیان. بەڵام دوای 25 ساڵ ئەم شتە بە تەواوەتی گۆڕاوە، چونکە نزیکەی 3 ملیار و کەس ئینتەرنێت بەکاردەهێنن کە دەکاتە نیوەی دانیشتوانی زەوی، و ئەم ژمارەیە هەر چرکەیەک بڕوا زیاد دەکا. بەپێی لێکۆڵینەوەکانی کۆمپانیای پێوە بێت لە 5 بەشی ئەمریکەکان بەشێکان بە شێوەیەکی بەردەوام ئینتەرنێت بەکاردەهێنن و لە 73 خەڵکەکە ڕۆژانە بەکاری دەهێنن، و ئەمەش لە بریتانیا کەمتر نییە، چونکە لە زۆربەی خەڵکیان پرسیوە وتیانە نازانین چی ڕوودەدات ئەگەر ئینتەرنێت بوونی نەمێنێت. بەڵام وەستاندنی ئینتەرنێت شتێکی زۆر قورس نییە ئەگەر وەستاندنەکە نێوخۆیی بێ یاخود نێودەوڵەتی بێ. بەڵام زیان بەرکەوتنی ئەو وایرانەی کە بەناو دەریا و زەریاکاندا تێپەڕ دەبێ بۆ گەیاندنی ئینتەرنێت بە هەموو دنیا، ئەوە شتێکی مەترسیدارە. لەگەڵ ئەوەشدا ئەمە ئامانجێکی ئاسانیش نییە، بەڵام ئەگەر ڕوو بدات ئەوە لەوێ ببێتە هۆی بڕینی پەیوەندی لە نێوان چەندین وڵات. لە ساڵی 2008 ئینتەرنێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیندستان 3 جار بڕا، و حکوومەتەکانیش دەتوانن ئینتەرنێت ببڕن. وەک لەم دوایانەدا لە وڵاتی عێراقدا بەهۆی خۆپێشاندانەکانی پارێزگاکان ئەوە بوو لە هەرێمی کوردستان و عێراق ئینتەرنێت بۆ ماوەیەک بڕدرا، وەزگە لە عێراقیش تورکیا و ئێران و میسر ئەم کاریان ئەنجام داوە. بەڵام تاوەکو وڵاتەکە پێشکەوتوتر بێت قورسترە بتوانن ئەو کارە ئەنجام بدەن. لەوەیە قرشەکان مەترسێ گەورەکە نەبن بۆ بڕینی وایری ئینتەرنێتەکان، بەڵکو ڕەشەباخۆریەکان زۆر لەوە مەترسیدارترن، چونکە دەبنە هۆی تێکسوونی مانگە دەستکردەکان. دەیڤید ئێگڵمان زانای دەمارەکان لە زانکۆی ستانفۆرد و دامەزرێنەری کتێبی بۆچی ئینتەرنێت گرینگە بۆمان، ئەوەی تیرۆریست و بۆمبەکان ناتوانن بیکەن، ئەوە ڕەشەباخۆریەکان دەتوانن لە چەند سرکەیەکدا بیکەن. وا خەیاڵ بکە بەیانیەک هەڵدەستی لە خەو دەسی دەموچاوت بشۆی و پاشان نانی بەیانی ئامادە دەکەیت و مۆبایلەکە دەهێنی تاوەکو بزانی چی تازەبوونی هەیە، بەڵام دەبینی نووسراوە ئینتەرنێت نییە. تۆش ڕاهاتووی لەگەڵ ئەم شتە، بۆیە خۆت دەگۆڕیت و دەسیتە دەرەوە ڕۆژنامەیەک دەکڕی و دەبینی لەسەرەوە بە گەورەی نووسراوە ئینتەرنێت لە هەموو دنیا بوونی نەماوە. تووشی شۆک دەبیت و زۆر سیر دەبێ بەلاتەوە. دەرئەنجامی زۆر خراپیشی هەیە، لەوانەش ئەو کۆمپانیانەی کە لەسەر کڕین و فرۆشتنی ئۆنلاین کار دەکەن دەوەستێن و ملیۆنان دۆلاری لە دەست دەچێت و بازاری بۆرسە نامێنێ. وڵاتەکان ئابووریان لە ناو دەچێت و باریان تێک دەچێت. بەڵام وڵاتی سین چونکە کارەکانی دەستین و پەیوەندی بە ئینتەرنێتەوە نییە، کێشەی بۆ دروست نابێ. بەڵام وڵاتێکی وەکو ئەمریکا وێران دەبێ و هەروەها خۆپێشاندانەکان دەست پێ دەکات، بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە بارەکە باشتر دەبێ، چونکە پەیوەندیەکان نزیکتر دەبنەوە و ئیتر پرسیاری ئەو هاوڕێ و خزمانت دەکەی کە دەمێکە نەیانت بینیون، و کاتێک دەسیتە دەرەوە دادەنیشن و گاڵتە و قسەی خۆش دەکەن لە زیاتی بەکارهێنانی مۆبایل. وڵاتە پێشکەوتەکان زیانێکی تریان بەردەکەوێت لە ڕووی سەربازیەوە، چونکە چەندین سەرباز و نوێنەرەکانیان لە وڵاتانی تر بوونیان هەیە، بەمەش پەیوەندیاندا پچڕێت لەگەڵیاندا، و لەمە دووە FBI و CIA ناتوانن بە شێوەیەکی نایاسایی وەک ئێستا زانیاریەکان لە خەڵک ببن و دووبارە وشەی جەنگی زیرەک نامێنێ و زیاتر مرۆڤ هیلاک دەبێ وەک لەوەی دابنیشێ لە بەردەم کۆمپیوتەرەکەی. بەڵام بۆستە و مەترسە لەم شتە، چونکە ئەم شتە نزیکە لە ئەستەمەوە، چونکە ئینتەرنێت کارەبا نییە بە دوگمەیەک بتوانن بیکوژێننەوە. ئەگەر بێت و لە چەند وڵاتێکشدا ببڕێ ئەوە لە وڵاتانی تر دەمێنێتەوە، و ئینتەرنێت تەنها لە یەک شوێن و یەک وایر پێک نەهاتووە، چونکە لە دەریاکان و لە ئاسمانیشدا بوونیان هەیە.
ئایا دوای تەماشاکردنی ئەم ڤیدۆیە ئایا تۆ ئامادەی دواز لە ئینتەرنێت بهێنیت؟ دەتوانیت وەڵامەکەمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسیت. و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە و دەتەوێت ئەو ڤیدۆی دروست بکەین ئەوە پێشنیارەکەتمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.